دوای 19 ساڵ ڕێپێدانی کۆنگرێسی ئەمریکا بۆ دەستێوەردانی سەربازی لە دژی سەدام حوسێن، باب مێنەندێز سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی سێنات بە پانێڵێکی گوت یاسای مۆڵەتی بەکارهێنانی هێزی سەربازی دژی عێراق هیچی دیکە پێویست نییە و دەبێت هەڵبۆشێنرێتەوە. It simply makes no sense to keep an authorization against Iraq. زۆر بە سادەیی بڵێم هێشتنەوەی مۆڵەت پێدانەکە لە دژی عێراق هیچ مانایەکی نییە. ئیدارەی بایدن لە ڕێی بەیاننامەیەکی فەرمی سیاسەتی ئیدارەکردنەوە ڕوونی کردووەتەوە کە پشت بە مۆڵەتی ساڵی 2002 بە بەکارهێنانی هێز نابەستێت بۆ بەردەوامیدان با ئۆپەراسیۆنەکان و هەبوونی دەسەڵاتی گرتنی تاوانباران. بە شێوەیەکی لۆجیکی مۆڵەتی بەکارهێنانی هێز تەنیا جێبەجێ دەبوو بەسەر ئەو هەڕەشانەی لە عێراقی سەدام حوسێنەوە سەرچاویان گرتبوو. جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا ویندی شێرمان ڕوونی کردەوە ئیدارەی بایدن پشتیوانی لە هەڵوەشاندنەوەی مۆڵەتی بەکارهێنانی هێزی ساڵی 2002 دەکات. ڕاستی ئەوەیە کە مۆڵەتی بەکارهێنانی هێزی ساڵی 2002 ئیتر پێویست ناکا بۆ پاراستنی گەلی ئەمریکا لە تیرۆر و وەڵامدانەوەی ئەو هێرشانەی دەکرێنە سەر کەس و دامەزراوەکانمان یاخود بۆ فەرەهەمکردنی ئاسایش و ئارامی بۆ گەلەکەمان. سەرۆک ئامرازی دیکەی لە بەردەستدایە بۆ وەدیهێنانی ئەو ئامانجانە. بەڵام هەندێک لە سیناتۆرەکان دژی هەڵوەشانەوەین، لەوانە ئەندامی پلەبەرزی کۆماریەکان جەیمز ریچ. لە کاتێکدا هێزەکان لە سەرتاسەری ڕۆژهەڵاتی ناوڕاست کەم دەکەینەوە، نیگەرانم لەوەی هەڵوەشانەوەی مۆڵەتی بەکارهێنانی هێزی ساڵی 2002 پەیامێکی دیکەی هەڵی ئیدارەکە و هەمومانە بۆ ئێران و هەروەها بۆ هاوپەیمانەکانمان لە ناوچەکە. سیناتۆرێکی دیکەی کۆماریەکان بە توندی ناکۆک بوو. نابێت 1000 سەربازمان لە وڵاتی مالی هەبێت، 1000 سەربازمان لە سۆماڵ هەبێت، نابێت لە 14 وڵاتی جیاواز بین. بەڵام ئەگەر ئەم یاسایش بگۆڕین، هەموو جێگرەوەکانی هێشتا هێندە فراوانن تا هەموو ئەو شوێنانە بگرێتەوە کە تیاندا بەشدارین. بەهۆی پرۆژەی یاسای بەدیلەکانەوە هێشتا دەکرێت دەیان جەنگ بەرپا بکرێن، بۆیە دەڵێم هەمویان هەڵبۆشێننەوە. سەرۆک جۆ بایدن گوتوویەتی ئەرکی جەنگی ئەمریکا ئەم ساڵ لە عێراق کۆتایی پێدێت و هەروەها پاش 20 ساڵ لە ئەفغانستان هێزەکانی ئەمریکا لەوێ دەکشێنێتەوە. بۆ سیندی سەین، نامۆ عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا، واشنگتن.